هەرێمی کوردستان هەموو لایەکتان ئاگادارن هەموو بەڵێنەکانی خۆی لەسەر ڕێکەوتنەکانی لەگەڵ عێراق هەر هەمووی جێبەجێ کردووە. ئەوە لایەنی عێراقیە کە تاکو ئێستاش دەستی بە هەرێمی کوردستانەکە و پابند نییە بە جێبەجێکردنی بەڵێنەکانی. بۆ ئەم شەو ئێمە لەگەڵ میوانەکەمان سێ تەوەری سەرەکیمان هەیە قسەیان لەبارەو دەکەین. موچە و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بەچۆ گەیشتەوە بۆچی عێراق تا ئێستا پابند نییە و نانێرێ. هەروەها یاسای نەوت و گاز ئەرێ بەڕاز یاسای نەوت و گازیش بە دەردی بودجە دەبەن و فێڵمان لێ دەکەن تایدا بە بەرچاوڕوونی هەیە یاخودنا. هەروەها جێبەجێکردنی مادەی 140 چۆنەکرێ بەچۆ گەیشت و چەندێک پارەی بۆ تەرخان کراوە. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پارلەمانی عێراق ڕاستەوخۆ لا شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک دکتۆر شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. وەکو لە پێشەچەکەش وتم با لە پابەندی شایستەدارەیەکانی هەرێمەوە دەست پێ بکەین. ئەوە بە خۆ دەزانی با نەچینە ناو ئەو هەموو شتانێک کە کردیان یاخود ئەو پێشلکاری دەستوریە لە یاسای بودجەدا، بەڵام تا ئێستا ئەوە 3-4 مانگ زیاترە یاسای بودجە جێبەجێ کراوە. ئایا هیچ ئومێدێک هەیە عێراق لە چەند ڕۆژی داهاتوودا بە دیاریکراوی نەکەرموچە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێرێت؟ شەی جەناب تو بینێران باش کاک حاکم، ئەم بابەتە زۆر قسەی لەسەر کراوەکو جەنابیشت باس کرد. ئێمە باسی ئەو قۆناغانە ناکەین کە پیا تێپەڕی بوجە. ئێمە لە قۆناغی جێبەجێکردنی بوجین و هیچ بیانویەک نەما بە تایبەتی لە دوای ئەوەی کە تعلیماتی تەنفیزی موازنەش بڵاو بوویەوە. ئەگەر مقارنەیە بکەیت لە بینی ئەمڕۆ ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگە ساڵێک پێش ئێستا هەموو ئەو تۆمەتانە لابران کە دەیگوت نازانین داهاتی نەوتی بۆ کیۆڕە چ دەوڵەتێک دەیبا چی لێ دێ، ئەوانە هەمووی چۆ لای عێراق و لە بارەی داهاتی ناوخۆیشەوە هەم ئەو دەنگە ناوخۆیان هەم دەنگانی کە لە بەغدا بوون لەبارەی داهاتی ناوخۆی و ئەویش دیسان حکوومەتی هەرێمی کوردستان بنبڕی کرد بەو ڕێگایی کە فەرموو ئێوە خۆتان وەرن تدقیقی داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بکەنەوە شکارەکانیان تەواو بووە. ئەو بابەتی تدقیقکردنە بۆ قۆناغی جێبەجێکردنی موازنێ لە یەک هەتا ئێستا وەشاندی هەرێمیش هاتنیان بۆ تەمویلکردنی حکوومەتی هەرێمە بۆ بوجە بە تایبەتی بۆ مانگی هەشت. ئەمانە دوو لایەنین، لایەنێکیان ئەو لیژنەیە کارەکەی تەواو بکە، حکوومەتی عێراق دێت دەست بە ناردنی مستحقاتی هەرێمی کوردستان بکە لە یەکیەکەوە شایستەکان ئەوان چەندێک داهاتیان بووە چەندێکیان لێرە بە سلفە بردووە ئەوەیان بۆ سەرف بکرێت. لەگەڵ ئەوەشە تەمویلی بەردەوام هەبێت هەتا ئەوانە و کارەتەواکەن تەمویلی بەردەوام هەبێت بۆ مانگی هەشت. یعنی بەم دوی تیجا هەیە ڕەبابەتی بوجە. یەکتێگەیشتنی زۆر باشەیە و ئەنگاوی باشیان ناوە و لە دوایین کۆبوونەوەی تەحالفی ئیداری دەوڵەت ڕۆژی سێشەمی ڕابردوو تێکڕای هێزە سیاسیەکان باسییان لەوە کرد کە مادام بوجە چووە بواری جێبەجێکردنەوە ئێستا نەودای حکوومەتی عێراق دەبێت بوجە ڕەوانە بکرێت و بە ئامادەبوونی سەرۆک وەزیرانیش ینی گڵۆپی سەوزیان بە سەرۆک وەزیرانیشدا کە ئەو بابەتە هەم لە کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان کە من ئەندامی شان دەبووم لەگەڵ لایەنی ئیتار و هەم لە کۆبوونەوەی تەحالفی ئیداری دەوڵەتیش کە ڕۆژی سێشەم کرا لە هەردوو کۆبوونەوەکە تاکیل لەسەرەوە کرا کە دەبێت شایستەدارایەکانی خەڵکی کوردستان ڕەوانە بکرێت. باشە کاک دکتۆر، ئێمە هەر دەڵێن ئەوە هەرێمی کوردستان پابند بووە بە ئاشکراش پابندی هەموو بەڵێنەکانی خۆی بووە. لە عێراقیش دەڵێن باشە ئێمە پاش ورد بینی و ئەوە ئیتر وەکو خۆشتان وتان گڵۆپی سەوزیان بۆ سەرۆک وەزیرانیش هەڵکردووە. پرسیار ئەمەیە هەرێم پابندی بەڵێنەکانی خۆی و ڕێکەوتنەکانی بووە، بۆچی عێراق دەستی دەکاو بۆچی پابند نابێت؟ طبعا وەک باسم کرد وەزیری دارایی لە عێراق دەوری هەیە و جا بەهۆی ترسە بەهۆی متەخەسیسە لە ئیشەکە ڕەنگە وەزیری دارایی کەسێتر بۆیە تەمویلەکەی بەردەوام بکردایە دوای لە بابەتی مقاسە لێرە زیاد بێ لە یەکەم بێ بیبڕێ مەڵێ وەزیراڵێ من تەوەقعی من داهاتی ناوخۆی ئەوەنێ ئەوەن دانێرم بۆی ڕاتب تەواو بکرێ بەڵام ئەمە بابەتێک نییە تۆ دەکرێت تەمویل بۆ ڕاتب وەکو ئینفاقی فعلی بەردەوام بێت وەکو باقی پارێزگاکانی ترکە 700 شتێک ملیار دینار ئەوە حەقی حکوومەتی هەرێمی کوردستانە. دوجار بێ حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی چەنە داهاتی ناوخۆی کە نیوەی بە پێی قانونی ئیداری مالی نیوەی دەگەڕێتەوە بۆ عێراق لە کۆی حیسابات دەربچێت چی بکەوێتەوە لای حکوومەتی عێراق. دوجار حکوومەتی عێراق مانگانە دەبێ
تەمویلی حکوومەت هێرێمکە گەر زیادی نردبوو لێ دەیبڕێ نەگەوەی کە لە ئێساوە کە حکوومەت هێرێم محتاجە ئەو بابەتە بکرێت ڕوئایەک هەیە کە بچینەوە سەر ئەو خاڵی کە تەمویل بەردەوام بێ لەبەرەوەی دیوان ڕقابی مالی ڕەنگەیشەکانی تاخیر بێ ڕەنگە هەندێک کاری وردبینی هەیە تاخیر بێ تەمویل بەردەوام بێ لەسەر ئینفاقی فعلی و حسەی هەرێمی کوردستان تا ئەو کاتەی کە وردبینیەکان تەواو بێ ئەو کاتە دێن لە یەکەوە حیساب بکرێ هەردوو لاچیان لە لای یەکە تەصفیح حیساب بکرێ. زۆر باشە کاک دکتۆر شاخەوان وەکو ئێوەش ئامادەتان پێدابا لەوە گەڕێین وەزیری دارایی چڕقێکی لە دڵایە بەرامبەر بە کورد باوە لەوە گەڕێن جارێ با بێمە سەر یاسای نەوت و غاز پرسیارەمەیە گەرنتی چییە یاسای نەوت و غازیش بە دەردی یاسای بودجە نابن لەوێش فێڵ لە کورد ناکەن وەکو و بەندەکانی دەستور تایدا پێشێل ناکەن گەرنتی چییە ئەو بەرچاوڕوونی لایەنە کوردستانیەکان هەمویان دەڵێم هیچ بەرچاوڕوونیەکتان هەیە؟ کاک حاکم ئەو بابەتە کۆبوونەوەی خاصی هەفتەی ڕابردووی تەحالفی ئیداری دەوڵەت لەسەر ئەو بابەتە بوو و پێشتر دیدگایەکی مرکزی هەبوو ینی ئەو مقتەرحی کە هەبوو بەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕەت کرایەوە ئەوان پرۆژێکیان ئامادە کرد و زیاتر بەرەو مرکزیت ئەڕۆی لە ئیدارەدانی مەلەفی نەوت و تەنانەت لادانیش لە دەستور بە تایبەتی بۆ هەرێمەوە بۆ محافظاتی تری نەفتیش کە داهاتی نەوتیان هەیە بەڵام ئەوە ڕەت کرایەوە کۆبنەوەیەکی مشتەرەک کرا بە ئامادەبوونی پارێزگا نەفتیەکان نوێنەری ئەوان و لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی دیدگای بەسرە با باسی بەسرە بکەین زیقار ئەو شارانەی تر بە ئیتیجای ئەوەیە کە ئەوان مافێکیان هەبێ و دەسەڵاتێکیان هەبێ هاوشێوەی هەرێمی کوردستان وەلەو ئەنجومەنی نەوتە نوێنەریان هەبێ بۆیە دیدگای ئەم جارە لە بابەتی پرۆژە یاسای نەوت دەکرێت کار لەسەر ئەوە بکرێت کە کۆدەنگیەکی پارێزگا نەوتیەکان و ئەوانەیشی کە ئەنووسێت ئەوانەیشی کە لە ئایندەیەکی نزیکە ڕەنگە نەوت یا غاز وەکو ناوچەیەکی غازی یاخود پارێزگایەکی غازی بناسرێت ئەوانیش ڕۆڵیانە بێ لەو هەیەیە بۆیە لەوێ فەرقەکە ئەوەیە کە جگە لە هەرێمی کوردستان بەسڕەش تەوەجوهی بەرەوەی کە بابەتەکە مرکزی نەبێ سندوقێکە بە سندوقی نەوتیە و سندوقی نەوتیە داهاتی بەسەر تەواوی پارێزگاکانی عێراقا دابەش بکرێت لەگەڵ تەمویلکردنی موەسساتی ئیتیحادیە ئەمە ڕەنگە ئەمە ڕێی محافەزاتی نەوتیە حکوومەتی مرکزی ڕێی ئەوە بۆ حکوومەتی ئیتیحادی کە زیاتر داهاتەکان مرکزی بێ لێرەوە بڕاتەوە بۆ پارێزگا نەوتیەکان ئێمە دەتوانین سوود لەو بڕگەی وەرگرین کە ڕێی محافەزاتی نەوتی یەک بخرێ بە هەرێمی کوردستانیشەوە دامی ئەو بابەتە ئەکرێەوە لە کۆبوونەوەشمان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان تەنانەت سونەش بەرەو ئاراستەیەن کە ئەوانش حسابیەوە دەکەن لە مستەقبل ئەنبار ناوچەیەکی گەورەی غازیە بێ احتیاتێکی باشی هەیە ئەوانیش لەگەڵ ئێمە هاوشێون کە دەبێ ڕۆڵی هەرێم و ناوچەکانی نەوتی لە یاساکەیە بەرچاو بگیرێ و مافی دەستوریان بپارێزرێ بۆیە لە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممەی تەحالفی دارەی دەوڵەت بڕیار دراکە ئەو پرۆژەیە دوای ئەوەی کە پرۆژبووتی باسیشی لەوە کە سەرۆکوەزیران کە پرۆژەیەکیان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگردووە لیژنەیەکی هاوبەشیان دروست کردووە جا لەو کۆمیتەی کە لە ئاستی عێراق هەموو پارێزگاکان تیا بەشدارە بن کۆبوونەوەیەکیان هەیە بەم نزیکانە لە هەفتەی داهاتوو با بڵێین بەڕێز کاک دکتۆر فوادە وەزیری نەوتە و لایەنە معنیەکان بۆی کە هەنگاوی دووەم بۆ بابەتی ئەو پرۆژە یاسا و دیدگاکانیان یەک بخەن بۆی پرۆژێک بێەوە لەوێش من باسم کردوتم یاسای نەوت و گاز مەنێرنە پەرلەمان و ئێمە وەری ناگرین سەرۆکی پەرلەمانە و جێگریشی لە ئێستا بەداوە هیچی یاسایەک وەرناگرین ئەگەر کۆدەنگی سیاسی لەسەر نەبێت. زۆر باشە کاگیر دکتۆر شاخەوان ببینە سەر مادەی 140 ئەو مادەی هەندێک لایەنی عێراقی ژەڵێن بەسەر چووە باش ئێوە پێرێ کۆبوونەوەیەکتان هەبوو هی مادەی 140 بە ئامادەبوونی هادی عامری سەرۆکی مادەی 140 خۆ دەبواە ئەستەن هەر سەرۆکی مادەی 140 کورد بواە با لەوەیان گەڕین بەڵام پرسیارەکە من بەم جۆرە من دەمەوێت بپرسم 200 ملیاری بۆ تەرخان کراوە بۆ مادەی 140 بەڵام ئەوەی جێگەی سەرنج بوو هادی عامری دەڵێ 22 ساڵمان پێویستە بۆ جێبەجێکردن و قەرەبووکردنەوەی مادەی 140 ئەو دووە چیە لە دوای بیستەکەەوە بۆ 2 ساڵ بۆ 20 نەبێ بۆ 15 نەبێ ئەمە لەلایەک
ئەوەی هاتووە و عەرەبی هاوردەیە هاتووە دەی کوردی داگیر کردو ئەوە زاڵمەکەیە ئەوەی مەزلومە کوردەکەیە بۆچی زاڵمەکەشە بێ قەرەبوو بکرێتەوە یعنی بۆچی زاڵم و مەزلوم بە یەکەوە سیر دەکرێن هیچ ئومێدێکەیە بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەو جۆرە کاک حاکم ئەم مادەیە بەداخەوەی لێم ماوەی 12 ساڵ بوو ئەم لیژنەیە نەبوو کە ئێمە کارمان لەسەری کرد باشە من نزیکەی 6 مانگ لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان قسەم کرد تا ڕازی بوون ئەو لیژنەیە دروست بکرێ و سەرۆکایەتی پەرلەمانیش دوجار ئەمریکی نیابیان دروست کرد بڕیاریاندا ئەمە فڵانە کەس مەسئولی لیژنە بێ وتم خۆم سەرۆکی لیژنە نەبم قبول ناکەم بۆیە ئەمری نیابەکەش دەرچوو کە خۆم جگەلەوەی جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەو لیژنەیە بم و لێش پێم دوتم ئەمە لیژنەیەک نییە تەنها لەسەر وەرەقە بێ ئیشی عملیەکەین لە ماوەی 1 مانگە بۆ ئاگاداری جەنابەت ئێمە 4 کۆبوونەوەمان کردووە و 100 ملیارمان کردە 200 ملیار لە هەرچەند من داوای لە ماڵ دکتۆر فواد پێش کە کۆبوونی تحالفی ئیدارەی دەوڵەت کە لە ماڵ هادی ئامریش داوام کرد 1 تریلیۆنمان بۆ بدرێت لە مناقەلە لەبەرەوەی ئەم پارە 200 ملیارە بەم شێوەیە بێ ڕەنگە 20 ساڵ 25 ساڵی بوێ لە تەواوەکرێ ئەوەی کە بەڕێز هادی ئامریش باسی کرد بابەتەکە لێرەوە سەرچاواگرێ ئێمە 4 تریلیۆنمان پێویستە بۆ قەرەبووکردنەوە ئەم بەس بابەتی قەرەبووکردنەوە ئەو معاملانەی کە لە بەردەستمان هەیە و تەواو بوونە پێویستیان بە قەرەبووکردنەوە هەیە 100 ملیاری بۆ دانابوو 100مان بۆ زیاد کرد بووە 200 ملیار کە ئەمە مەبلەغ نییە تموحمان هەیە بۆ کۆتاییم ساڵە ملیارێکی بۆ تەخسیس بکەین و سندوقێکیش ئەو بڕیارانەی کە لە کۆبنەوەی دوێنێ درا زۆر گرنگ بوو هەردوو لای اتفاقمان لەسەری کرد جارە هیچ ئیسtisناعاتێک نەدرێت کە پێشتر لەلایەن بەڕێز هادی ئامری و استثنایەک ئەدرێ ئەندام پەرلەمانێکە چۆی ئەم معاملە سەرف بکەن ئەوە نەما ئەوەی کە ئیستحقاقی خۆیەتی چەند ساڵی ڕابردوو تقریبا کەرکوک 400 معاملەی هەبوو هەمومان جێبەجێ کرد شارەکانی تریش ئەوانە ئەولوێتیان پێدرێەوە جەبات لە قەرەبووکردنەوەکە چەوانیشی لیژنەکە دوو لایەنە لایەنی قەرەبووکردنەوە و لایەنی تەشریعاتە باشە ئالێتێکماندانە بەبێ ئێمە نەتوانن هیچ بکەن ئەوەی یەک دوو بڕیارێکی تر زۆر گرنگ لەوێ درا کە لە شارەکان ئەولەویەت دوایش بڕیارەکان بڵاوەکرێتەوە ئەولەوێتی دابشکردنی زەوی بۆ ئاوەرەکان بێ مەسەلەن 20 ساڵە ئاوارەی کەرکووک کە لاولێر گەڕاوەتەوە مراحەلین زەوی وەرنەگردووە 10 ملیۆنەکەی وەرگووە زەوی وەرنەگە زەوی بەوانە بدرێت لە خانەخینە لە کەرکووکە لەکوێ ئەولێت بە بۆوان بدرێت بۆ زەوی بەی شەریحەیەکی تر نەدرێ بابەتێکی تر هیچ پرۆژێکی ئیسtisماری لەسەر هیچ زەویەک لە کەرکووکە و ناوچانە نەکرێ هەتا و کاتەی نیزاعات لەسەر زەویەکەی هەڵەگیرێ ئەوەش بۆی زەخت لەلایەنی بەرامبەر بکەین بێن ڕازی بن زوو مەشروعی قراراتی مسکیاسەوەرەمان لەگەڵان هاوکارمان بن بۆی تەواو بکرێت چکە پرۆژەکان ئەوەستێ مەجبور هاوکارمان بن لەو بابەتێکی تر زۆر گرنگ لە کۆبوونەوەکە من تەرحم کردوتم بابەتی تەدەخولاتی جێش و عسکەر لەو ناوچانە خەڵکی ئیزعاج کرد با نەگاتە حاڵەتی تەقینەوە سدام بۆ ئەوەش لەگە سەرۆک وەزیران قسەمان کلیژنێکی باڵامان دروست کرد لە من و بەڕێز هادی ئامری و 4-5 کەسایەتی تر لە ئەندامانی تەحالفی ئیدارەی دەوڵەت دەچینە کەرکووک بۆ ڕێگریکردن لەوەی کە ئیتر جێش بۆی نەبێ تەدەخل بکات چکە و مخالەفەی دەستورە هەتا ئەو کاتەی کە قرارەکان مەشروعی قرارەکە دێت پەرلەمان و لێمرە لای ئێمە تەشریحکرێ هەم هادی ئامری هەم ئێمە لە کۆبوونەوەکە بام زۆر میمە تاکیدمان لەسەرەوە کردەوە ئەو قرارانەی کە دەرچووە بۆ لیژنەی شوون شیمال دەبێت تطبیق بکرێ ئەگە تطبیق نەکرێ سەرۆکی وحداتی ئیداری ڕەوانەی نەزاهە بکرێ باش کاک دکتۆر شاخەوان کاتم زۆر کەماوە هەڵبەت گرنگدرا باش کاتم زۆر کەماوە دوو پرسیاری شمەیە هەردوو پرسیارەکە ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سوپاسی دەکەم یەکەم لیوا هاوبەشەکانی نێوان پێشمەرگە و سوپا بەچۆ گەیشتۆ پارەکەیان بۆ سەرف دەکرێت یان نا بەڵام دەنگۆیەکیش هەیە ئێستا دەڵێن لە ئەم هەفتەیەیان هەفتەی داهاتوو دوو موچە ینی پاشەوەی کە پشکی هەرێمی کوردستان دەنێرێ دوو موچە خۆرانی کوردستان بە یەکەوە دابەش دەکرێت تا چەند ئەمە ڕاستی هەیە من تەوەقع ناکەمەوە ڕاست بێت چونکە بایمە واقعی بین بۆ خەڵکی خۆمانەوەنە تەمادار بکەین چونکە ئەوان ئەو پارەی کە دێتە بەردەست حکوومەتی عێراقی بای ئەوەندەی لە بەردەستەکە دفعات بنێ جارێ باو مانگانە بنێرێ بە ئەو ئەم مانگە بنێرە مانگەکەی تر دەتوانێت ماوەیەکی تر دەڕۆژی تر مویمەوەی بەردەوام پارەکە بڕاتە سەر سکە عملی ناردنەکەی ئەمە لە خاڵی یەکەم لە خاڵی لیوای 20 دوێنێ لە لای من بوون و من لەگەڵ وەزیریش قسەم کرد کتابیان بۆ تەواو کراوە جەناب تەزانینە ئەوان نەمەفسوخە عقودهم نە بە شاعر خەیری دیارە هیچێک لەمانە کە تەقساتمان بۆیان داناوە دەرەجاتیانەیە نەچووە تەدریب بۆ
لەبەر ئەوەی کە هەر جندیەک سەربازێک کاچێتە تەدریب دەبێ ئەمانەی سەر پێداویستیەکانی مەشقکردنی بۆ دابینکە لە جلوبەرگ و مەنامات و ئەم شتانە کتابیان بۆ کراوە و مەوعیدی التحاقکردنی ئەوان بە معسکرات لە مووسڵ بڵاوە کرێتەوە دەمەوێت ئەوش بڵاو بکەمەوە لە کاتی بانگهێش میوانداریکردنی وەزیری ناوخۆ بۆ لای من پێش 2 ڕۆژ 500 پۆلیس لە کۆی 1500 سنجار بەڕای لەسەر دەرچوو بچن بۆ مەشق ئەوانشە لە زمانی موازنە بۆیانمان دابین کرد بوو لە کۆی 1500 بەردەوامین هەمووی ژاتێکیان تەواو بووە تەنها بابەتەکە نردنیانە بۆ مەشق دوای دابینکردنی پێداویستەکانیان هیچ گرفتیان نییە و دڵیان دەکەن لە ڕێگای 24 ئەوان سەربازن ئێستا و مستحقاتی داراییشیان بۆ دابین کراوە. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، سپاس بۆ ئێوە، شەوتان باش.